لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك. کێوی عەرەفە. کێوی عەرەفە دەکەوێتە خۆرهەڵەتی شاری مەکەی پیرۆز و 22 کیلۆمەتر لە ناوەندی شاری مەکەی پیرۆزەوە دوورە. مەودای نێوان عەرەفە و مینا 10 کیلۆمەترە و تەنها 6 کیلۆمەتریش لە مۆزدەلیفەوە دوورە. پانتایی کێوی عەرەفە لە خۆرهەڵاتەوە 170 مەترە و لە خۆرئاواوە 100 مەترە. درێژیەکەی لە باکوورەوە 200 مەتر و لە باشوورەوە 170 مەترە. بەرزی کێوی عەرەفە 65 مەترە، بەڵام بەرزی کێوی عەرەفە لەسەر ئاستی ڕووی دەریاوە 372 مەترە. میلێک لەسەر کێوی عەرەفە دانراوە کە بەرزیەکەی 7 مەترە. مەودای عەرەفە تەنها لەسەر ئەو کێوەوە ئەژمار ناکرێت، بەڵکو پانتایی عەرەفە 10 کیلۆمەتر و 400 مەتر چوارگۆشەیە کە لە ماوەی دیاریکراودا دەبێت حاجیان بۆ بەجێگەیاندنی ڕوکنی عەرەفە بگەنە ناو ئەو پانتاییە. لە عەرەفە جگە لە چەند باڵەخانەیەکی حوکمی پەیوەست بە کاروباری حاجیان هیچ ئاوەدانیەکی دیکەی تێدا نییە. لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا